لەوەتەی ئێران بڵاوتر لە ڕابردوو لە عێراق دەسەڵاتی پەیدا کردووە، ترسێک لەو فراوان خوازەی ئێران باز دەکرێت تا دێت شەڕی تایفی نێوان سونە و شیعەش لەگەڵ شەڕی داعشدا قوڵترە بێتەوە. بەڕای شارەزایان ئەو ململانەیە تەمەنی داعش و مانەوەی زیاتر کردووە. باعتقادي أن السيطرة الشيعية بەڕوای من ئێران و شیعەکان دەستیان بەسەر بەغدادا گرتووە، بەڵام ترسەکە لەوەدا ئێران زیاتر دەسەڵاتەکەی فراوان بکات لە ناوچەکەدا. وەزیری دەرەوەی ئێران جەواد زەریفی لە ڕۆژنامەی نیویۆرک تایمز وتارەکەی باس لە پێکێنانی کەنداوی فارسی فراوان دەکات. ئەو بۆ چوونانە سەرانی وڵاتانی سونە مەزهەب دەترسێنێت کە ئێران خەونێتی ئیمپراتۆریەتێک دروست بکات. ئێستا شەڕی داعش لە ناوچەکان تەنها شەڕکردن نییە لەگەڵ ئیسلامی ڕادیکاڵەکان. دیمەنەکە وەک شەڕێکی جیهانی و ناوچەیی دەبینرێت. لەو باوەڕەدام لە ناوچە سونیەکاندا ئێران و رووسیا و بەغداد ڕێگەیان داوە کە دەوڵەتی ئیسلامی لە ماوەی ساڵ و نیوێکدا لەو ناوچانە درێژە بە دەسەڵاتی خۆی بدات. پرسیارەکە ئەوەیە ئایا ئامانجیان لەمە چییە؟ ئایا بۆ شکەستێنانە بە داعش یاخود مانەوەیەتی؟ بە بڕوای من ئێران دەیەوێت لە عێراق و سووریادا بمێنێتەوە. رووسیا دەیەوێت درێژە بەمانەوەی خۆی لە سووریادا بدات و هەژمونی خۆی زیاد بکات. من گۆڕانکاری زۆر بەدی ناکەم هەتا ئەو کاتەی کە ئەمریکا ڕۆڵێکی پێشەنگ نەبینێەوە بەستەی ئەو شەڕە نەبێت لە مەودای درێژدا. زۆرێک لە شارەزایان ئەوە ناشارنەوە. شاڵاوی میلیشیا شیعەکان لە هەمبەر داعشدا و سندنەوەی ئەو ناوچانەی بەدەستیانەوەیە کاریگەری هەبووە، بەڵام لە ڕزگارکردنی هەر شارێکی سونە مەزهب ترسی ئەو ئاینزایە نەڕەوی بەتەوە. لن تنجح أي عملية عسكرية ما لم تستند هیچ کردەوەیکی سەربازی سەرکەوتن بەدەست ناهێنێت ئەگەر ڕەزامەندی خەڵکی ئەو ناوچەی لەسەر نەبێت. ئیتر هەر ناوچەیشی عێراق بێت، ناوچەکانی سونە و شیعە و کورد. ئێستا ئەگەر میلیشیا شیعەکان سەرکەوتنیان بەدەستهێنابێت لە دەست بە سەراگرتنی هەندێک ناوچەی سونی مەزهەب، ئەوە بەدڵنیاییەوە ڕوبەڕووی بەرهەڵسکاری دەبنەوە، وەک چۆن ئەزمموی ڕابردووی سوپای ئەمریکا لە عێراقەوەها ڕژێمی سەدام لە کوردستان کە نەیتوانی داگیری بکات. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.